بەڵێ جۆرێک حەز لە مشتنی گوانی دایکی دەکات. بەڵام جۆرێک ئەوە نییە کە فێڵ لێ بکات. ئەو دوو مڵانە بە قامیشش نەیانتوانی هیچ بکەین. خێر دەبێ فکرێکی باش بۆ گوانی مانگا بکەن. ئێستا کارێکی وا دەکەم بە کەیفی خۆت شیر بخۆیەوە ڕاوەست. گەران مەبە دایکە چیرێکی زۆری لە گواناندا. هۆپ مەیە پێش ئەو شیرەی دیهی تۆ نیە. شدەکەی گوێ کەشێت شیوانەما بوو سەر قاڵبم بشێنی پیس پێوە بووم بەسەری تو ئێستا کەڵە چۆڵەکەی دنیا دێنە سەرم وا دەزانن هەواری باڵندانم. ڕوونەکەی ئەی هەوێ چی سەرقالبەکەی چی لێ هات؟ چی لێ هات؟ شکا چماگەداری پێشخۆت نابی؟ هیچ نییە برالە ئێستا بۆ خۆم تێکیان دەخەمەوە دەقەیەکدان بەجێرێک بگرێ. مانگاش دەبێ خێر و بێرێکێر هەبێتر. کوڕەکووا دەبی مام چی سەر؟ نا من دەزانم چۆرتێک دەخێتەوە. ئەگەر تۆ لەسەر خۆبی زۆر زوو چاکی دەکەمەوە بوو. دەهانێ ئەها وڵات تەڕم چاک دەمزانی جێبەجێ نابێ. ئێستا کاتی شیر خواردنە کوا دایکت چی لێ هات؟
لو شرمزار دەکەین ها جۆل کەڕی خر دەبڕۆ دە یەڵە ها یەک دوو گوانی چەندەی شیر تێدا هەیە ئاهەوە ئێمە دەبێ هەندێک شیر پاشەکەوت بکەین تۆ ئەوەندە مەزن بووی کە بێشیش دەتوانی بەڕێ بچی من نەهاتم تۆ لەگەڵ خۆم جێڕم ئەو مانگایە دەهەوێ هەندێ بلەوەڕێ دەکرێ ئاگایەک لێ بێ کوڕی چاک بە بەڕاستی ئەم شیرە هێچگار خۆشە تۆ هیچ دەزانی چەند شتی بە قازانجی لێ ساز دەبی ماست پەنیر کەرە بەڕاستی پیاوزاری پڕ دەبێت لە ئاو ئاخۆ منی ماڵوێران چۆنەوە چۆن لە شیرت بکەمەوە ئەها دیتمەوە ناڕەحەت مەبە بەشی تۆش ماوە نابە قوربان پەلەمەکە شیر زۆرە بەشی هەردووکمان دەکەن کوڕە لێم گۆڵە خۆ من نەمدەوی دوای لێ بێ چی دیسا باز بەڵاوەکی تر بەسەری تۆ هۆی وەرە دیسا بینە پەڕۆ لێ بکە مانگاڵ دەبێ بدۆشی دیسەکەی من نییە وەرەبزانە چم بۆ هێناوی مەم کەمژەیەک بە قەدەر خۆت کار لەوەیان بکەوە تۆ دەبێت لەم مەم کەمژەیان بخۆی نا بە قسەم ناخوات چی لێ بکە دزی پیس خەجاڵاتی پێشە زەڵام خەریکی شیری ئەو کەلکە فەقیرەی دەدزی بڕۆ بەسەری چی و بەتاڵە